زۆرێک لە هونەرمەندان ئەزموونێک و مێژوویەکی دیاریان هەیە و هەندێک کات هەیە ئەو مێژووە بە خۆشحاڵی و جارێکی تر نمایش ئەکرێنەوە یاخود پیشانینەوەی ئێستا ئەدرێنەوە. ئەیوب عەلی دەنگێکی تایبەت لە نێو دنیای گۆرانی و موزیکی کوردیا کە خاوەنی چەندین بەرهەم و چەندین ئەلبوم و چەندین ڤیدیۆ کلیپی زۆر تایبەتە و چەندین ساڵە خزمەت بە بواری گۆرانی و موزیکی کوردی ئەکات. دیارە لە ڕێگەی ئەکاونتی تایبەتی خۆیەوە لە ئێستاە ڤیدیۆیەکی بڵاو کردێتەوە کە بۆ تاجەی سەرنجی هەوادارانی و کام ڤیدیۆژەکەرێتەوە بۆ نزیکەی 30 ساڵ بەر لە ئێستا کە لە نێو زانکۆیە بە دەنگێکی تایبەت گۆرانی لەرزانی وتۆ دیارە گۆرانی لەرزانە لە ماوەی چەند هەفتەی ڕابردووشە توانی کە بە دەنگێکی تایبەت جارێکی ترم گۆرانیە بچڕێتەوە و ڤیدیۆ کلیپی بۆ بکات. مێژووی ڤیدیۆکەی کە ئێستا پێکەوەی بینین نزیکەی 30 ساڵ لەمەوبەرە. هونەرمەند ئەیوب عەلی لە پێگە تایبەتەکانی لە تۆڕی کۆمەڵایەتی بەرهەمێکی خۆی بڵاو کردێتەوە کە مێژووەکەی بۆ نزیکەی 30 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە نووسیوەتی یادەوەریەکانی جوانی ڕۆژانی زانکۆ ساڵی 1994 لە کۆراڵی تیپی موزیکی زانکۆی سەلاحەدینی هەولێر گۆرانی لەرزانە دەڵێم کە گۆرانێکی فۆلکلۆرە و ئاماژەی بۆش کردووە کە ماوەیەک لەمەوبەر لەگەڵ گروپی ڕاگرین ئەو بەرهەمەی تۆمار کردێتەوە.